چاردا لە ژنامێت پێکی نین بۆ ئەvێ جێژنێ دێ چند پێشوازیە گەشتیارەکان زالگەها ئەف زالگەهێت گەشتیارن بترێت عێراقی داخلی پارێزگەها دۆکێ بن و شێوەکی باشدا خزمەت گۆزارە بۆوان پێشکەش بکەن و طبعا پشتی چەندین کۆمبوونمە لە گەلوانکردین بەرینەوەکە کوما اتفاقێکوال گەلوانکردی و زێدەترین ڕژێت گەشتیارە ئەدوان مناسبەتە بۆمە ئەڤڕێکەن هەر هۆسا ڕاستی شک یعنی ما پیشەنگەهەکە واهایی لە قوبەهان دێتەکردن ئەو ئامیدیە ئەبناوی پیشەنگەها قوبەهان ئەو شک هەر تشتێکی دەستی هاتیە چێکردن دەلوێ دەرکێ ئەنجام دەین فاڤەیەک شش پلانن مەیە هەر تشتێک گرنگل پێشیامە ئەوەک و پیشەنگەها نیڤدەولەتی یا دوێ بێتەکردن پارێزگەها دۆکێ وەکیا پار ئەو شک ئارمانجا سەرەکی ژێ پیشانگەیە ئەوەک و ئەم پارێزگەها دۆکێ بترنیشە خەڵکێ بدەین و کەرتە گشت و گۆزارێ ئەوێ پارێزگەهەیە خورد بکەین نزیکی 900 بەنگەهێن گەشتیاری لە پارێزگەها دۆکێ 16 نوشک کوتات نەڤەکردن نزیکی 205 یە سروشتیشک مەوێ هەیە پراستی ینی پارێزگەها دۆکێ vê halê yani ma'na zengîntirîn parêzgeha serastê Iraqê û Herêma Kurdistanê ji mala geştiyara heyva êk û du sê heta dumeyke heyva sê nîzîkî 400,000 kesekî wê hat daxilî parêzgeha dok ew jê dilxweş e me